بەشێک لە حیزبە سیاسیەکانی هەرێم هێشتا مێشک و دڵ و دەستیان لای دووە کەوتنی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی 30 ئەیلولی ئەم ساڵە کەچی کۆمسیۆنی باڵای هەرێم بۆ هەڵبژاردن و ڕاپرسی هەنگاو بە هەنگاو دەیەوێت خەڵک بباتە سەر سندوقەکانی دەنگدان. سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێم لیست و قەوارەیان پێشکەشی کۆمسیۆن کردووە. بەوتەی بەڕێوەبەری گشتی ئۆفیسی سلێمانیش 84 بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە پارێزگای سلێمانی هەن کە 17 ڕۆژە کراونەتەوە و لەو ماوەیەشدا نزیک بە 7000 کەس تا ئێستا بۆ دڵنیابوون لە ناوەکانیان و مافی دەنگدانیان سەردانیان کردووە. دیسانەوە بە ڕێژەیە تاکو ئێستا لە پارێزگای سلێمانی لە 6500 بۆ 7000 کەس تا ئەم دقەیەکە قسەی تیاکەین سەردانیان کردووە. ئەو ژمارەیەش بۆ سەرەتای پرۆسەکە و تا ناوەڕاستی پرۆسەکەش داوانەیە ژمارەیەکی ئاسایی بێت پێشبینی دەکرێت لە کۆتا ڕۆژەکانی بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە و ژمارەیە زیاد بکات. ئەو چوار لایەنەی هێشتا برینی سوتاوی دزی ئەلکترۆنیەکەی 12 ئایاریان ساڕێژ نەبووە. ترسیان لە فێڵێکی تری نوێی دوولایەنی دەسەڵات هەیە بۆ ساختەکاری لە هەڵبژاردنی پەرلەمان. باوەڕیشیان وایە تەکنیکی ئەو دوولایەنە بۆ ساختەکاری لازمون و تەکنیکی کۆمسیۆن بەهێزترە. ناوەندی هەڵبژاردنی کۆمەڵ ئیسلامی باوەڕی وایە هەرچەندە ڕێژەی بەشداریکردنی خەڵک زۆرتر بێت ڕێگری لە ساختەکاریەکان زۆرتر دەبن و داواش لە دەنگدەرانی کۆمەڵ دەکات بە مەبەستی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران سەردانی بنکەکان بکەن و دڵنیابن لە بوونی ناوەکانیان و مافی دەنگدانیان. لە قۆناغی ئەم جارەشا بۆ هەڵبژاردننی سینۆی پەرلەمانی کوردستان ئێمە کۆمەڵێک هەوڵی جدیە بینین لای کۆمیسیۆنەوە کە داویانە بۆ ئەوی تۆمارێکی دەنگدەرانی باش حازرکن لە بەرامبەریشا کۆمەڵێک کلێنی گەورە دەبینین کە ڕەنگە دەکرێت لە ڕۆژی هەڵبژاردنە بکرێت بە موبەڕیری ئەوەی دەرگا بکرێتەوە بۆ تەزویرێکی زۆر. ئەم هەوڵانە بەچی چارەسەر دەبن بەوەی بەشێکی ئێمە لە ڕێی ئۆرگانیەوە ئیشکەین بە ڕێکاری زانستی کۆمیسیۆن ناچارکەین ئەو کلێنانە پڕکاتەوە بەشێکی زۆری ئەکەوێتە سەر هاوڵاتی و دەنگدەر خۆی کە بەڕاستی بەچوونی بۆ بنکەکانی تۆماری دەنگدەران و ڕاستکردنەوەی ناوەکانی خۆی و ڕێکردنەوەی زانیاریەکانی خۆی وابکار ڕێ بگرێت لە هەر ناتەواویەک لە هەر تەسویرێک کە لە ڕۆژی هەڵبژاردنە ڕووبا. بۆ نمونە ئێستا کەس چووە سەردانی بنکەکانی کرۆ سیرەکان ناو ئیزافە کرا بۆ فۆرمەکەی خۆی. ئەمە ئەگەر هەڵەیەکی هوەری بێ پێویستە ڕاست کرێتەوە ئەگەر هەڵەی هوەری نیە شتێکی مودەبەرە بۆ ئەوەی کەسێک بێ بەناوی عایلەکەی ئەوە دەنگ بدات تەزویر بکرێ ئەمە کارە ساتەکەی گەورەترە. بەڕێوەچوونی ئەم جارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە دۆخێکدایە لەلایەکەوە هێشتا چارەنووسی دەنگە دزراوەکانی 12 ئایاری هاوڵاتیان نادیارە و لەلایەکی دیکەشەوە هیچ گەرانتیەک بۆ خەڵک و لایەنە ناڕازیەکان نییە کە کۆمسیۆن بتوانێت بە تۆمارێکی شپرزەوە لە ژێر فێڵ و تەڵەکەی نوێی دوولایەنی دەسەڵاتدارەکەی هەرێم هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دوور لە ساختەکاری بەڕێوە ببات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.